هاوڕێیانی ێژام کاتتان باش. لە ڕۆژگاری ئەمڕۆدا زۆر بەمان کامێرەمان پێیە، هەرێکەشمان یا هەر گروپەمان بە جۆرێک کامێرە بەکاردێنین. هەندێکمان یادەوەرەکانی خۆی پێ تۆمار دەکات، هەندێکی دیکە جوانیەکانی سروشت و ژیان دەکوێزێتەوە بۆ کەسوکاری، بۆ هاوڕێکانی یان بۆ هۆگران. پیشەمەندانیش کۆمەڵێک خزمەتگوزاری پەیوەست بە وێنەگرتنەوە بۆ خزمەتخوازەکانیان دابین دەکەن. ئەنسڵ ئادەم لە جێیەکدا دەڵێ ئێمە وێنە ناگرین، بەڵکو وێنە دروست دەکەین یا دای دەڕێژین. کامێرا ئامرازێکی زۆر بەهێزە بۆ داڕشتنی یان بۆ نواندنی هونەر. یەکێک لەو هونەرانەی کە کامێرا ڕۆڵی خۆی تیادیوە هونەری ئەبستراکت. هەرچەندە لای ئێمە نەناسراوە، بەڵام هونەری ئەبستراکت یەکێکە لە لقەکانی هونەرە جوانەکان. من ڕێبافەتاحم بایەخم زۆرتر بە بابەتی ڕۆشنبیریە. زۆر سوپاس ئێوە دەکەم گەرەم کەناڵە سەبسکرایب بکەن، لایکی بکەن، بە هاوڕێکانتانی بناسێنن، دەستان بەرز بکەنەوە. هەر کۆمێنت و هەر سەنجێکیشتان هەبوو زۆرم پێخۆشە بێ گەر لە کۆمێنتەکانە بۆم بنووس. وێنەکانیم بەشە هەمویان خۆم گرتووە. بۆ سەدان بگرە بۆ هەزاران ساڵ هونەر لێکچووی خۆمان و سروشت بوو. هونەر گوزارشی ڕاستەوخۆ بوو لە سروشت و لە ژیان. هونەرمەند وێنەی مرۆڤی دەکێشا، وێنەی سروشتی دەکێشا یان وێنەی مرۆڤی دەکێشا لە سروشتە. هونەر لە سروشت و لە مرۆڤدا نەبڕا بوو. سەدەی بیست زۆر شتی گۆڕی، زۆر شتی نوێ هێنایە کایەوە، زۆر بیر و بۆچوونی نوێ لە سەدەی بیستدا سەری هەڵدا. بۆ نمونە فیزیای کوانتەم، بیر و بۆچوونی سیگمۆند فرۆید، زۆر شتی دیکە. هونەریش لەم گۆڕانکاریانە بێبەش نەبوو. کۆمەڵێک لقی نوێ لە هونەر سەریان هەڵدا کە پێشتر لە سەدەکانی پێشوودا نەبوون. یەکێک لەوانە هونەری دابڕاو یان هونەری ئەبستراکت بوو. هونەری ئەبستراکت پەیوەندی خۆی لەگەڵ سروشت و مرۆڤە دابڕی، لەسەرپێی خۆی وەستا. فڵچە و بۆیە لەلایەک و ئامرازی هەڵکۆڵین و لووسکردن لەلایەکی دیکەوە ڕۆڵی تایبەتیان هەبوو لە پێشخستنی هونەری دابڕاودا. هەڵبەت کامێرەش ڕۆڵی تایبەتی خۆی هەبووە. جا گەر وێنەی کامێرە وەکو کۆلار لەگەڵ میدیەمەکانی دیکەدا بەکارات بێ، یا کامێرە خۆی بە تەنیا وێنەیەکی دابڕاو یا هونەرێکی ئەبستراکتی نەخشاند بێ. هەڵبەت پێویست ناکات هونەر ئاڵۆز بێت، پێویستیش ناکە ئێمە تێی بگەین، بەڵام هونەر زۆر گرنگە لە ژیانمان نزیک بکاتەوە، لەگەڵ ژیاندا بمان لێکێنێ. لەم بەشەدا کۆمەڵێک وێنە پیشان دەدەم کە لە چەند ساڵی ڕابردوودا خۆم گرتوو من وەکو شەیداییەکەم بۆ هونەری ئەبستراکت. گرنگی هونەری ئەبستراکت لەوەدایە ڕەنگە مانایەکی ئەوتۆیی نەبێت، بەڵام لە ژیانمان زیاتر نزیک دەکاتەوە. بەوەدا کە شتێکمان پیشان دەدات لە ژیانە چیە و ژیانی ژنیە. بۆ نموناوەی لە وێنەکەدا دەیبینین دوو شەش پاڵون، تەختەن، مێتاڵن، بەڕاستی گرنگ نییە، لەسەر جێ دانراون، مێزێکە، سەکۆیەکە، ئەوە شەر گرنگ نییە، بەڵام گرنگەوەیە ئارام دەبەخشێ بە ئێمە. هەندێک لایانی دیکەی هەیە، بۆ نمونە ڕووبەری سەرەبۆی چوارگۆشەیە دەکرێت بگوترێ کە خۆی فەرز دەکا وەکو چوارگۆشەیەک. چۆن؟ چونکە سێگۆشە نییە، چونکە شێوەیەکی دیکەی ئەندازیاری نییە. کەسێک زۆرتر لەسەر هونەرێکی ئەبستراکت ڕابمێنێ تاوەکو وێنەیەکی سروشتی دیمەنێک، مرۆڤێک. ڕەنگە لێکدانەوەی ئەم وێنانە گرنگیێکی وای نەبێت. ئەوە گرنگە کە چه هەستێکمان لا دروست دەکەن وەکو هەموو هونەرێکی دیکە. ئەوەی لێرەدا دەیبینین لە پێشەوە پێدەچێ تۆڕێک لە فرەیمی سوور، هەندێکیان لاکێشن، هەندێکیان ڕەنگە چوارگۆشە بن، لە پشتی شێوە زۆرتر لە باڵاخانە دەچێ، بەڵام لە باڵاخانەیەک دەچێت کە توا بێتەوە یان خەریک بێ بتوێتەوە. ئەمانە هەمووی لە عەقڵی ئێمە هەندێک پرسیار دروست دەکەن کە بە ژیانمانەوە دەبەستن. گرنگی هونەری ئەبستراکت ئەوەیە
کە لایەشی دیکەی ژیانمان پیشان دەدات. خۆگەر ئەم وێنەیە هەر وێنەی باڵەخانەیەکی ڕێک و پێک بووایە ڕەنگە تێڕا نەماینایە، بەڵام کە بە جۆرێکی دیکە دەیبینین ڕادەمێنین. ئەمەش هاوکارمان دەبێت لەوەدا کە زۆرتر ببەسترینەوە بە ژیانەوە. ئەمیش پێدەچێت پەنجەرە بێت، بەڵام لە پەنجەرەش ناچێت. گەر پەنجەرەیە بۆچی بەو جۆرە پێچاو پێچ و خوارە؟ ئەمەش هەم دیسان کۆمەڵێک پرسیارمان لا دروست دەکات کە بۆ وەڵامەکانی دەگەڕێین. ئەگەر پەنجەرەیەکی ئاسایی بووایە کە هەموو ڕۆژێک دەیبینین، ڕەنگە سەرنجمان لێ نەدایە. دەبێت بە ئاگا بین لەوەی کە وێنەی ئەبستراکتیش ڕێسای خۆی هەیە، وێنەیەکی هەڕەمەکی نییە. ناکرێت کامێرەک بکەیتە پەنجەرەیەک و وێنەیەکی بگریت بڵێ ئەمە ئەبستراکتە. نەخێر، ڕێسای خۆی هەیە، ئەبێ بزانی وێنەکە لەکوێ بۆ چۆ دەست پێەکە، ڕووناکی چۆنە، تاریکی چۆنە. هیچ هونەرێک نییە بەبێ ڕێسا بێت. هەڵبەت ڕێساکانی هەندێک هونەر کەمێک ئاڵۆزترن تاکو هەندێکی دیکە. ڕەنگە هونەری ئەبستراکت یەکێ بێت لە هونەرانەی کە ڕێساکانی کەمێک ئاڵۆزن. ئەمە وێنەی بەشێکی زۆر بچووکە لە ستونێکی زۆر درێژ. دیارەکە من لەو جێیەدا وێنەی ئەو ستونە ژەنگاویم گرتووە، جوانێکم تێدا دیوە بۆ خۆم. ڕەنگە ئەو ڕێسانەی کە من دی و من نەتوانم هەمویان لێک بدەمەوە یا هەمویان ببینەر بناسیێنم، هەڵبەت ڕێساکانم دیوە خۆم. هەندێک جار هونەر پەیوەندی ڕاستەوخۆی بە هونەرمەندەوە هەیە. ئەو وێنەی کە لەسەر مۆنیتەرەکە ئێستا دەیبینین چیرۆکێکی دڵتەزێنی لە پشتەوەیە. من و کاک سامان مامەخەلانی لە پاریس بۆ وێنەگرتن چوو بووین. ئێوارە کە گەڕاینەوە بۆ ئوتێلەکەمان، دیمان ئۆتۆمبیلی سەر شەقامەکە زۆربەیان سوتاون، جامی دوکانەکان زۆربەی زۆریان شکاون. ئێمەش کۆمەڵی ڕەسممان گرت. ئەمە یەکێکە لە وێنانە کە لای من لەو کاتا کە وێنەکەم گرتووە، جگە لەوەی کە هەوڵم داوە توانای مرۆڤ بۆ تێکدان بژۆزمەوە، هاوکات جوانیشم لە تێکدانا پیشانداوە. لەگەڵەوە شاکامە پەنجەرێکی شکاوە، بەڵام جوانێکی تایبەتی هەیە بۆ بە هونەر. کۆمەڵێک شت تێکەڵ بووە کە توانیوێتی وێنەیەکی جوان بنەخشێنێ. یەکێک لە جوانیەکانی هونەر ئەوەیە کە جوانی لە زۆر شتا دەبینێت کە ڕەنگە ناشرین بێت. بۆ نمونە هونەر جوانی لە ماندووبووندا، لە ژەنگ هەڵێناندا، لە قوپانە، لە شکانە، لە دڕانە، لە هەڵوەرینە، لە لێبوونەوە، لەمانە لە هەموویە جوانی دەبینێت. ئەو دیوارە بۆ یەکی ڕەش کراوە کە بۆی ڕەشەکە هەڵی داوە لە ژێرەوە سپی دەرکەوتووە. بە پێی زۆربەی کلتور ڕەش مانای بەختی خراپ و ناخۆشی دەدا، سپیش پێچەوانەکەیەتی. کەچی لەو نمونەیەدا کە ڕەش ماندوو ئەبێ و هەڵەوەریە و هەڵی دەدا، سپی دەبێتەوە. جۆرێک لە کۆنتراست پیشان دەدات، جۆرێک لە نەستەڵجا بۆ ڕابردوو نیشان دەدات. پاتم یان ڕیزبەندی هەردەم ئارام بەخشە. بۆ نمونە ئەگەر دەرگای ژوورێ بکەینەوە و بچینە ژوورەوە، ببینین هەمووی دراوە بەسەر یەکدا، هیچ جۆرێک ڕیزبەندی تێدا نییە. هەز بە شپرزەیەکەین، هەز بە نائارامی دەکەین. بەڵام گەر بچینە جێیەکەوە سیر بکەین، هەموو شتێ لە جێ خۆیدایە، ئەو دەم هەز بە ئارامی دەکەین. ڕیزبەندیش وایە، هەمیشە لە وێنەدا ئێمە بۆ ڕیزبەندی و بۆ تەبایی و بەڵانس دەگەڕین. ئەوانە چەند ئێلیمێنتێکی کۆمپۆزیشنی جوانن. کامێرا زۆر کاریگەرە لەوەدا کە بتوانێ ڕیزبەندی لە ژیانە بدۆزێتەوە و بیژۆزێتەوە. هەندێک جار کۆمەڵێک پەنجەرە دەبن بە کۆمەڵێک تابلۆ بۆ بینایەکی بەرامبەری. پاتنی مێتاڵ وەک ئەوانەی بە دەرگاو پەنجەرەوە دەیان بینین، هەمیشە بابەتێکن کە دەکرێ هونەریشی ئەبستراکتیان لێوە بژۆزرێتەوە. پاتنە کۆنەکان کە بەدەست دروستکراون جوانێکی تایبەتی خۆیانەیە وەکەوەی ئێستا دەیبینن. پاتنەکانی دیکە ئەوانەی تازە دروست دەکرێن یا بڵێن زۆرتر بە مەچینە دروستکراون، ئەوانەی جوانێکی خۆیان هەیە، هەڵبەت وەک ئەوانە جوانین لای من کە بەدەست دروستکراون. ئەمیشە جوانێکی خۆی هەیە. لە کونوکەلەبەری شارەکانە
زۆر شت کۆن یا تازە هەن کە دەکرێت بابەتی هونەرێکی ئەبستراکت بن. لە سەردەمی کۆرۆنادا کە هاتوچۆمان کەمە، هەروەها بۆ کەسێک کە نەتوانێت لەبەر هەر هۆکارێ بووە هاتوچۆ زۆر بکات، دەکرێت شتەکانی ماڵەوە بەکاربهێنێ بۆ نواندنی هونەری ئەبستراکت. هەمیشە لە ماڵەوە کۆمەڵێک شت هەن دەتوانرێت بەکاربهێنرێت وەکو هونەری ئەبستراکت. تاریکی و ڕووناکی سەرچاوەیەکی باشی هونەری ئەبستراکتن کە دەکرێت لە هەموو جێیەکدا ببینرێتەوە، لە دەرەوە و لە ناو ماڵیش. لەم بەشەدا هەوڵمدا ڕۆلی کامێرا لە نواندنی یا لە نەخشاندنی هونەری ئەبستراکتدا نیشان بدەم. هونەری ئەبستراکت زۆر لەوەی کە من لێرەدا نیشانمدا ئاڵۆزتر و بەبڕشترە، بەڵام هیوادارم ئەمەی من سەرەتایەک بێ بۆ کەسانێک کە حەزیان لە ئەبستراکتە. هەرچەندە هونەری ئەبستراکت دەیەوێت لەسەرپێی خۆی بوەستێ و خۆی بێبەری بکات لە سروشت و ژیان، بخوازێ یا نەخوازێ هونەرمەند بەشێکە لە ژیان و لە سروشت. هونەرەکەی ڕەنگدانەوەی ژیانی خۆی و ئەو دەوروبەرەیە کە تیایدا پەروەردە بووە. ناکرێ لەوە دابەبڕێت. دەکرێ هونەر بە زۆر شێواز گوزارشی لێ بکرێت، بەڵام ناکرێت لە هونەرمەند دابەبڕێت، هەروەها ناشکرێت لە سروشت و ژیان دابەبڕێت، چونکە هونەرمەند بەشێکی دانەبراوە لە ژیان لە سروشت. هەڵبەت هونەر لێکدانەوە و ڕەنگدانەوەی دەوروبەرە لە خودی هونەرمەندە. لێرەدا فاکتەرێکی کاریگەری خود لە هونەردا هەیە. ڕاستە هونەرمەند ناتوانێت خۆی داببڕێت لە دەوروبەری خۆی، بەڵام ئەوەی دەیبینێت بە چاوی خۆی دەیبینی، بەو چاوەی کە دەرەنجامی هەموو ژیانی هونەرمەندە لەو دەوروبەرەدا کە تیایدا پەروەردە بووە. من سوپاسی ئێوە دەکەم کە لەم بەشەدا هاوڕێم بوون. هەتاکو بەشێکی دیکە ئارام و بەختەوەر بن. لەگەڵ ڕێز و خۆشەویستی ڕێبوار فەتاح.